سڵاوتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە زۆر خۆشحاڵم بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم هاتوونێتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی ئەمڕۆ شەممان نوێی خاکەلێوەی 1404 هەتاوی. سەرەتا سەردێڕەی گرنگترین هەواڵەکان. ڕێزگرتن لە یادی گیانبەختکردوانی ڕێگەی ئازادی و بەرابەری لە سنە، بەرزڕاگرتنی یادی کاکفواد مستەفا سوڵتانی لە مەریوان، درێژەی ڕێڕەسمەکانی نەورۆز لە چەند شاری کوردستان، بانکێشتی 4 چالاکی مەدەنی بۆ دادگای ئینقلابی سنە، پشتڕاستکردنەوەی حکمی ئەعدامی حەمید حسەین نژاد حەیدەرانلوو لە ورمێ، ڕێپێوانی هەزاران کەسی خەڵکی ئارژانتین دژ بە دەوڵات و قوربانیبوونی سەدان کەس بەهۆی بوومەلەرزە لە میانمار و تایلەند. ڕێزگرتن لە یادی گیانبەختکردوانی ڕێگەی ئازادی و بەرابەری لە سنە. ڕۆژی هەینی هەشتی خاکەلێوەی 1404 کۆمەڵێک لە ئازادی خوازان و بەرابەری تەڵەبانی شاری سنە لەسەر مەزاری فەتحوڵڵا لوتفوڵڵا نژادیان کۆبوونەوە و ڕێزیان لە یادی ئەو هەمیشە زیندووە و هەموو گیانبەختکردوانی ڕێگەی ئازادی و بەرابەری گرت. ئەو مەراسمە بە بۆنی ساڵڕۆژی گیانبەختکردنی نۆ تێکۆشەری ڕێگای سۆسیالیزم لە مانگی خاکەلێوەی ساڵی 1358 هەتاوی بەڕێوەچوو نۆ کەسایەتی ئازا و خەباتکار کە بۆ پشتیوانی لە خەڵکی تۆرکەمەند سەحرا ڕۆیشت بوون و لەو ڕێگایەدا گیانیان لەدەستا. لەو ڕێڕەسمەدا ڕێز لە یادی ئیسماعیل عەلی پەناهی، فەریدە زەکەریایی، دکتۆر فەتحوڵڵا لوتفوڵڵا نژادیان، جەمیل سەجادی، گوڵڕیز قوبادی، فائیزە قوتبی، جەمیل زەکەریایی و دکتۆر ئەسعەد وەزیری گیراو پەیمانیان لەگەڵ ئاواتەکانیشیان نوێکرایەوە. بەرزڕاگرتنی یادی کاکفواد مستەفا سوڵتانی لە شاری مەریوان. ڕۆژی هەینی هەشتی خاکەلێوەی 1404 هاوکات لەگەڵ ڕۆژی لەدایکبوونی کاکفواد مستەفا سوڵتانی، کۆمەڵێک لە لایەنگرانی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێران لەسەر چیای کۆمساری مەریوان کۆبوونەوە و ڕێزیان لە یادی ئەو ڕێبەرە کۆمونیستە گرت. لەو چالاکیەدا بەشدار بووان بە خوێندنەوەی سرودی شۆڕشتیرانە، یادی کاکفوادیان بەرز نرخاندووە و ئامادەبوانی مەراسمەکە بە دانانی پلاکارد و ئاڵای سوور بۆ جارێکی دیکە پەیمانیان لەگەڵ ئامانجەکانی کاکفواد نوێ کردەوە و بەڵێنیان داوە درێژە بە ڕێبازی گیانبەختکردوانی ڕێگەی ئازادی و بەرابەری بدەن. گۆڵبارانکردنی مەزاری گیانبەختکردوانی شۆڕشی ژینا لە شاری سنە. ڕۆژی هەینی هەشتی خاکەلێوەی 1404 کۆمەڵێک لە چالاکانی مەدەنی شاری سنە مەزاری یەحیا ڕەحیمی و گیانبەختکردوانی شۆڕشی ژینایان گۆڵباران کرد. بەپێی ئەو ڤیدیۆیانەی بەدەستمان گەیشتووە چالاکانی مەدەنی شاری سنە مەزاری گیانبەختکردوانی شۆڕشی ژینایان خاوێن کردوێتەوە بە دانانی گوڵی سوور لەسەر گڵکۆی قوربانیانی سەرکوتی ڕژیم، ڕێزیان لە یاد و بیرەوەرەکانیان گرتووە و بۆ جارێکی دیکە پەیمانیان لەگەڵ ئاواتەکانیان نوێ کردوێتەوە. درێژەی ڕێڕەسمەکانی نەورۆز لە چەند شاری کوردستان. ڕۆژی هەینی هەشتی خاکەلێوەی 1404 ژنان و پیاوانی ئازادی خواز لە شارەکانی هەمەدان، میاندوا و ماهدەشت، ئیلام، سۆنقوور و سەقز ئاگری نەورۆزیان داگیرساند و بە دەوریدا سەما و خۆشیان کرد. بەپێی ئەو وێنانەی بەدەستمان گەیشتووە هەزاران ژن و پیاوی ئازادی خواز بە جلوبەرگی ڕەنگاوڕەنگەوە ئاگری نەورۆزیان لە ماهیدەشتی کرماشان، بەدرە و شۆهان لە ئیلام، چۆمی مەجیدخان لە میاندوا و ئاوایی مەزوارەی سەقز و گوندی چنارشێخی هەمەدان داگیرساندووە و ئاهەنگیان گێڕاوە. دەست بەسەرکردنی هاوڵاتیەک لا ورمێ. ڕۆژی هەینی هەشتی خاکەلێوەی 1404 هاوڵاتیەکی خەڵکی ورمێ بە ناوی محەممەد عەلی ئازەری لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر کرا. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ هێزەکانی حکوومەت بەبێ بەڵگەی قەزایی هێرشیان کردوێتە سەر ماڵی محەممەد عەلی ئازەری و ئەو شارۆمەندەیان بە بیانووی بەشداری لە مەراسمەکانی نەورۆز دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گواستۆتەوە. بانکێشتی 4 چالاکی مەدەنی بۆ دادگای ئینقلابی سنە. لە ڕۆژانی ڕابردوودا 4 چالاکی مەدەنی شاری سنە بەناوەکانی فەرشید عەبدوڵڵاهی،
ئێقباڵ شابانی، جەماڵ ئەسەدی و ئارمان سەلیمی لەلایەن لەقیەکی دادگای ئینقلابی ئەو شارە بانکێشت کراون. بە پێی راپۆرتی کۆلبەر نیوز، ئەو چوار شارۆمەندە پێشتریش بەهۆی چالاکیەکانیان ڕوبەڕووی دەست بەسەرکران و ڕێکاری یاسایی بوونەتەوە، بەڵام هۆکاری بانکرانی ئەمجارەیان دیار نییە و ئەبێ ڕۆژی سێشەممە 19 خاکەلێوەی 1404 خۆیان بەو ناوەندە قەزاییە بناسێنن. شانی باسەکە فەرشید عەبدوڵڵاهی باوکی هومەن عەبدوڵڵاهی گیانبەختکردووی شۆڕشی ژینایە کە بۆ جاری چەندەم لەلایەن ناوەندە قەزاییەکانی ڕەژیمەوە بانکێشت کراوە. پشتڕاستکردنەوەی حوکمی ئیعدامی حەمید حسەین نژاد حەیدەرانلو لە ورمێ. لە ڕۆژانی ڕابردوودا حوکمی ئیعدامی حەمید حسەین نژاد حەیدەرانلو بەندکراوی سیاسی تەمەن 39 ساڵی خەڵکی چالدۆران لەلایەن دادگای پێداچوونەوەی پارێزگای ورمێ پشتڕاست کراوەتەوە. حەمید حسەین نژاد حەیدەرانلو لە ڕێکەوتی 24 خاکەلێوەی 1402 دەست بەسەر و پاش 11 مانگ ئەشکەنجەی سەخت مانگی پوشپەڕی 1403 لە دادگایەکی چەند خولەکیدا بە تۆمەتی بەغی لە ڕێگەی ئەندامەتی لە گروپە نارەکانی ڕەژیم بە ئیعدام مەحکوم کرا. هەرچەند ئەو بەندکراوە سیاسیە هەموو تۆمەتەکانی ڕەت کردوێتەوە، بەڵام بەهۆی بێبەشبوون لە پارێزەر و مافی بەرگری لە خۆی حکمەکەی بۆ جارێکی دیکە پشتڕاست کراوەتەوە. درێژەی ناڕەزایەتی کرێکاران لە معدەنی تیتانیۆمی کەهنوج. ڕۆژی هەینی 8 خاکەلێوەی 1404 کرێکارانی شاغڵ لە معدەنی تیتانیۆمی کەهنوج بۆ چەندمین ڕۆژی بەردەوام دژ بە دەرکردنی ژمارەیەک لە هاوکارەکانیان ناڕەزایەتیان دەربڕی. بە پێی زانیاریەکان خاوەنکار 29 کرێکاری ئەو معدەنەی بە بیانووی تەوابوونی ماوەی گرێبەستەکانیان لە شرکەتی یەزدان سۆرێن لە سەرکار دەرکردووە. بە وتەی ناڕازیان ماوەی قراردادی 105 کارگەری ئەو معدەنە لەلایەن پەیمانکاری تازە واتە شرکەتی پاسارگارد نوێ نەکراوەتەوە و بە کۆبوونەوە داوای جێبەجێکردنی داخوازیەکانیان دەکەن. ناڕەزایەتی کرێکاران لە کارخانەی سیمانی کارون. ڕۆژی هەینی 8 خاکەلێوەی 1404 کرێکارانی شاغڵ لە کارخانەی سیمانی کارون لە ئاسپڕینی مەزایای پیشەیی و ئیمکاناتی ڕفاهی ناڕەزایەتیان دەربڕی. بە پێی راپۆرتەکان خاوەنکار ماوەی گرێبەستی 300 کرێکاری کارخانەی سیمانی کارونی بۆ 3 مانگ کەم کردووە و بەو شێوەیە کرێکاران لە هەموو مەزایە پیشەیەکانی وەکو سەنەوات، پاداش، جەژنانە و ئیمکاناتی ڕفاهی بێبەشکراون. ڕۆژی ڕابردوو کرێکاران لە نێو مەحەوەتەی کارخانە کۆبوونەتەوە خوازیاری گۆڕانی قەرارداد، هاوسانسازی هەقدەست، بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی ڕیزبەندی و دابینکردنی بیمەی دەرمانی و ئیمکاناتی ڕفاهی بوون. هێرشی هێزەکانی ڕژیم بۆ سەر کۆڵبەران و سوختبەران لە هیرمەند. ڕۆژی هەینی 8 خاکەلێوەی 1404 هێزەکانی هەنگی مەرزی میلەک لە شارستانی هیرمەند بە شێوەیەکی وەحشیانە هێرشیان کردە سەر کۆڵبەران و سوختبەران و چەند کەسیان بریندار کرد. بە پێی راپۆرتی حالوەش ئەماری کۆڵبەری و سوختبەری لە نێو کچانی تەمەن 8 بۆ 12 ساڵ و ژنانی سەرپەرستی خێزان بە ڕێژەیەکی بەرچاو زیادی کردووە و مامورانی ڕژیم وێڕای بێڕێزیکردن بە کۆڵبەران و سوختبەران بە باتۆم، لولەی پلاستیکی و شەلاق، ئەشکەنجە و ئازاریان دەدەن. دەست بەسەرکردنی 3 ئەندامی خێزانێکی بەلوچ لە تەفتان. ڕۆژی پێنجشەممە 7 خاکەلێوەی 1404 3 ئەندامی خێزانێکی بەلوچ بە ناوەکانی ئیسماعیل، ئەفشار و ئەفشین کورتتەمەندانی لەلایەن ئیتلاعاتی سوپای پاسدارانەوە لە شاری تەفتان دەست بەسەر کراون. بە پێی راپۆرتی کەمپینی چالاکانی بەلوچ، هێزەکانی ئیتلاعاتی سوپای پاسداران بەبێ بەڵگەی قەزایی هێرشیان کردوێتە سەر ماڵی ئیسماعیل کورتمەندانی و ئەو شارۆمەندە بەلوچیان هاوڕێ لەگەڵ 2 کوڕی تەمەن 19 و 21 ساڵ بە ناوەکانی ئەفشار و ئەفشین دەست بەسەر و بۆ شۆنێکی نادیار گواستوتەوە. ڕێپێوانی هەزاران کەسی خەڵکی ئارژانتین دژ بە دەوڵەت. ڕۆژی هەینی 8 خاکەلێوە هەزاران شارۆمەندی ئارژانتینی پەیوەست بە ڕێپێوانی ناڕەزایەتی خانەنشینکراوانی ئەو وڵاتە بوون و دژ بە دەوڵەت
دروشمیان بەرز کردەوە. بە پێی راپۆرتەکان خاویار میلی سەرۆک کۆماری ئارژانتین بە مەبەستی قەرەبووکردنەوەی کەسری سندوقی ئەرزی ئەو وڵاتە کۆمەڵێک سیاسەتی ریاضەتی ئابووری گرتوۆتە بەر کە کاردانەوەی کرێکاران و چین و توێژەکانی دیکەی کۆمەلگای بە دوای خۆی داهێنەوە. ڕۆژی ڕابردوو خانە نشین کراوان و کرێکارانی ناڕازی لە بەردەم ساختمانی کۆنگرەی ملی کۆبوونەوە و بەوتنەوەی دروش خوازیاری زیادکردنی حەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان بوون. شایانی باسە کە هێزەکانی پۆلیس هێرشیان کردوتە سەر ناڕازیان و وێڕای بریندارکردنی 30 کەس 100 کەسیان دەست بەسەر کردووە. خۆپیشاندانی بەردەوامی خەڵکی تورکیا دژ بە دەوڵەتی ئەردۆغان. ڕۆژی هەینی هەشتی خاکەلێوەی 1404 هەزاران شارۆمەندی تورکیا لە چەند شاری ئەو وڵاتە بۆ 11هەمین ڕۆژی بەردەوام دژ بە دەوڵەتی ئەردۆغان خۆپیشاندانیان کرد. بە پێی راپۆرتەکان دوو ڕۆژنامەوانی دیکە لە شارەکانی ئانکارا و ئیستانبول ئاوڕێ لەگەڵ سەدان خۆپیشاندەر لەلایەن پۆلیسەوە دەست بەسەر و ڕەوانەی زیندان کراون. ڕۆژی ڕابردوو کادری دەرمان و کانونی پارێزەرانی تورکیاش پەیوەست بە خۆپیشاندەران بوون و بەوتنەوەی دروش دژایەتی خۆیان لەگەڵ سەرکوتگەریەکانی دەوڵەتی ئەردۆغان نیشاندا. بە پێی دوایین ئامارەکان ڕێژەی دەست بەسەرکراوان لە تورکیا بۆ 1900 کەس بەرز بۆتەوە. دو هەواڵان سەبارەتە بە قوربانی بوونی سەدان کەس بەهۆی بوومەلەرزە لە میانمار و تایلەند. ڕۆژی هەینی هەشتی خاکەلێوەی 1404 بوومەلەرزەیەک بە گەورەی 7.7 پلەی ڕیشتێر و وڵاتەکانی میانمار و تایلەندی هەژاند و بە هۆیەوە سەدان کەس گیانیان لەدەستا و بریندار بوون. بە پێی زانیاریەکان زیانێکی زۆر بە وڵاتی میانمار گەیشتووە بەهۆی پچڕانی هێڵی ئینتەرنێت و دانانی بربەست لەلایەن حکوومەتی نظامی میانمار. ئاماری ڕاستەقینە بڵاو نەکراوەتەوە، بەڵام ڕێکخراوەکانی مافی مرۆڤ داوایان لە کۆمەڵگای جیهانی کردووە یارمەتیان بدەن. دوای ئامارەکان باس لە گیان لە دەستانی 700 کەس لە میانمار و 12 کەس لە تایلەند دەکەن. هەروەها 81 کرێکار لە ژێر بینایەکی ڕووخاودا گیریان خواردووە و هێزەکانی فریاگوزاری هەوڵی ڕزگارکردنیان دەدەن. بە وتەی میدیاکانی تایلەند چەند دوا لەرزەی دیکە ئەو وڵاتە و میانماری هەژاندووە و بە هەزاران کەس بریندار بوون. بەڵێ ئازیزان و خۆشەویستان گەشتیواڵەکانی ئەمڕۆتان پێشکەش کرا. فەرموون بۆ بینینی درێژەی بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵ.